دەچینە یەکێک لەو قەڵا سەربازیانەی ڕژێمی بەعز کە کاتی خۆی ئەنفالکراوەکانی تێدا زیندانی کرابوو. قەڵاکە بە قەڵای قۆرەتون ناسراوە و دەکەوێتە ڕۆژەڵاتی کەرکووک لەسەر سنووری ئێران. مستەشارێکی سەردەمی بەعسیش کە لە گەشتەکەماندا هاوڵمان بوو چیرۆکی زیندانیکردنی ئەنفالکراوەکان لە نێو ئەو قەڵایەدا بۆ دەنگی ئەمریکا دەگێڕێتەوە. ڕژێم بە ئیڤا و بە تراکتۆری خۆیان کاتێ ملەتی کوردیان وگاستەوە لەو بەری سیروانە بۆ ئەم بەری سیروان بۆ ئەم ناوچەیە کە پێڵێن حەوشکوڕ و هەر هەموو لە ناو دێ حەوشکوڕوە لە ناو دێ حەوشکوڕوە بە تراکتۆر و سیارە و ئەمانەوە خڕەکران لە جنە هەبوو یەکێک تەفتیشەکران ئەوەی لە ناو مەکینەکان ناوچەکە بواە دەماچە بواە پارە هەبواە هەیان برد ئەوەیشی کە لە باخەڵیا بواە ئاڵتون بواە پارە بواە هەرچی بواە لیا وەرەگرت لەوێ نەقلی ئەم قەڵایانە کرد. ئەم قەڵایە وای لێ هات پڕ بوو جێگان نەما دیسان بە ئیڤای عسکەری ڕەوانەی قەڵای باجەتیانە کرد. جا لەبەر ئەوە من ئەمە ئاگادارم لە وەزعەکە لەو کاتێشە من خۆم کە هەموو شۆمەکرد مستەشار بووم. کاتێک لە ساڵی 1991 ڕاپەڕین ئەنجام درا و بەعس لە کوردستان وەدەرنرا بە سەدان تراکتۆر و جلوبەرگی ئەنفالکراوەکان لە دەوری قەڵاکە مابوونەوە، بەڵام نەک نەتوانرا کەرەستە بە جەماوەکانی ئەنفالکراوەکان بپارێزرێت و دێکۆمنت بکرێت، بەڵکو شڕەخۆر بیناکەشیان بۆ پەنجەرە و کەرەستەکانی تەقاندەوە و بەڵگەیەکی مێژوویی گەورەیان لە کیسی کووردا. نەوتویە کە بەحس ڕاماڵەیە کە زوکارەکانی هاتن بۆیرە خەڵک زۆر هادیتر کراس و کەلوپەل و جانتا ئیتر ئەنواش کە هی ماڵان بوو هەر کەسی هات و ئەیگریا بەسەریا. ئاسەواری بەجێماوی ئەنفالکراوەکان تەنها گەڵابەی تراکتۆرێک و کەلەی ئۆتۆمبیلێکی سەربازی لێ ماوەتەوە کە ئەنفالکراوەکانی پێگوێزراوەتەوە، ئەوەش بە هەوڵ و کۆششی گوندنشینەکانی نزیک قەڵاکە کە پارێزگاریان لێکردوون و لە نێو گوندەکەیاندا هێشتویانەتەوە. ئەمەین ئەنفالەکانە کە لەم بنەی جافە هاوردیانە ئەنفالەکان هاوردیانیان بۆ ئەیراتر لە نەوتویەک کە ئەو شەڕەت دەستی پێکرد هەمووی جەماوە لێرە ئاوایە خەڵ دێگەنی قبوڵی نەکرد وتمان با بمێنەوە کە هەیکەڵی لێرە ئەوە نێ دەستکاریمان نەکردووە خەڵک ئەلوێ ماڵی کردا ئەمە دەستکاری نەکراوە هێشتومانە دەستمان لێ نەداوە قبوڵشی ناکەین وەڵڵاهی بۆ ئەوەی ڕەمزێگە عالەم زانێت کە ئەمە ئەنفالەکان لێراوە کراوە. تاوانی ئەنفال یەکێکە لەو تاوانە گەورانەی کە دەرهاق بەگەری کورد کرا، بەڵام بەهۆی کەمی بەڵگە و دیکۆمنت نەتوانراوە وەکو پێویست گەورەی ئەو تاوانە نیشانی دنیای دەرەوە بدرێت و ڕای گشتی نێودەوڵەتی لەسەر بورژێنرێت. ئەنفالکراوەکان پێشەوەی ڕەوانەی خواروی عێراق بکرێن بە مەبەستی زیندە بەچاڵکردن لەم قەڵایە کۆ دەکرانەوە و زیندانی دەکران، بۆیە دوای ساڵی 1991 ئەم ناوچەیە پڕ بوو لە ئاسەواری ئەنفالکراوەکان، بەڵام دوای ساڵی 1991 بیناکە تەقێنرایەوە و نەشتوانرا پارێزگاری لە ئاسەواری ئەنفالکراوەکان بکرێت تا وەکو دیکۆمنت بۆ داهاتوو سوودی لە ببینرێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.